مەسەلەی دەنگ و کورسی لە کەرکووک لە پێش هەموو لایەنێکی سیاسی کوردم پێگرنگترا. هیوادارم کورد بتوانێت 150 زائد یەکی کورسیەکان بێنێ لە پێشەوە و لەوەشەوە لەوانەیە بە حەقێکی خۆمان دەزانین حەزمان لێ زۆرترین کورسیەکان ئێمە و گەشتیانی نیشتیمانی کوردستان بێنین. یەکێتی نیشتیمانی کوردستان لە چەند مەرحەلەیەک لە کەرکووک شایەدەوەی بۆ دەدا کە یەکێتی تەنها بۆ دەنگدان و بۆ دەنگهێنان خزمەتی ئەم حیزبەی نەکردووە، ئەم شارەی نەکردووە. ئێمە لە دوای ئازادبوونی عێراقەوە بڕۆ هەموو گوندەکانی دەوروبەری کەرکووک بگەڕێ بزانێ یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن توانیویەتی ئاودانی بکاتەوە، بودجەی ڕسمی بۆ تەرخان کردووە بۆ ئاودانکردنەوەی ئەم ناوچەیە. ئەمە یەک. دوو، وە لە شەڕی داعش هەموو خەڵکی کوردستان و شەهیدەکانمان شایەدیەوەمان بۆ دەن نەمانێشتووە یەک گەڕەکی کەرکووک چەندین جان هێرشی گەوری بۆ کراوە کە کەرکووک بگیرێ و هەمووشتان شایەدی بۆ جەنابی مام جەلال دەدەن لە هەموو وتارێکە قودسی کوردستان و کەرکووک سەردێڕی پشتیوانیەکانی بۆ گەڕانەوەی کەرکووک و لە هەموو ئەو مفاوەزاتانەی کە لە پێش ئازادی و لە دوای ئازادیش کراوە یەکێک لەو هەنگاوانە لەسەر کەرکووک و گەڕانەوەی کەرکووک بۆ هەرێمی کوردستان. بۆیە کەرکووک یەکێتیە و هەر یەکێتیش دەبێ ئەگەر گلەیشیان لێمان بێ حەقی خۆیانە، چکە من گلەیی لەو کەسە دەکەم کە پشتیوانی دەکەم، من گلەیی لەو حیزبە دەکەم کە حیزبی خۆمی دەزانم. بۆیە لەبەرەوە خەڵکی کەرکووک گلەیی دەکەن، بەڵام پشتیوانیەکانیان بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بە تاکید دووبارە دەکەنەوە. پێوەست بە پەیوەندیەکانی یەکێتی پارتی لە ماوەکانی ڕابردوو زنجیرێک کۆبوونەوە سازکرا، بەڵام ئەوەی کە خەڵک ناڕازیە لی گەیشتنە بە دەرەنجامێک کە بتوانن هەردوو لایەن ئەم دۆخی کە لە هەرێمی کوردستاندا هەیە تێپەڕێنن. هەنگاوەکانی ئێوە و یەکێتی لەگەڵ پارتی بۆ داهاتوو چی دەبێت بۆی بتوان ئەم دۆخی لە کۆنگرەوە دەری خستووە. یەکێتی لەگەر تەباوی یەکڕیزیە، لەگەر پەیوەندیەکانی ڕێخستنە لەگەر هەموو حیزبە سیاسیەکان نەگەر پارتی و ئەم دۆخی هەرێمی کوردستان بە تێکچوونی ئەم دوولایەنە تێکەچێ. لەبەرەوە هەر کەسێک ئەگەر حەز بەوە بکا کە ئەم دوولایەنە سیاسیە ئالۆزیان لە نێوانە بێ، پێم وایە حەز بە ئارامی خەڵکی کوردستان و خۆشگوزەرانی خەڵکی کوردستان ناکا. ئێستا خەڵکی کوردستان گلەیان هەیە لەم دوولایەنە لەبەر دوو سەبەب. سەبەبەکە یەکیان ئەمەیە کە دایم ناکۆکن و قسە لەسەر یەک دەکەن، سەبەبێکیان ئەوەیە کە بارودۆخی دارایی خەڵکی کوردستان خراپە و ئەمانە لە حکومڕاندان، بەڵام دەسەڵاتی یەکەم لەم هەرێمە پارتی دیموکراتی کوردستانە. دەبێ ئەم ڕاستیە وەلایەکمان بزانین. یعنی ئۆباری سەرەکی دەکەوێتە ئەستۆی تۆ سەرۆکی هەرێم سەرۆکی هەرێمەکەمانە ئەگە ئارۆزی بێ ئەو دەکەوێتە ئەستۆی، چکە ئەو پێویستە هاوسەنجی هەرێمی کوردستان و نێوانی لایەنە سیاسیەکان بە بەردەوامی هەوڵی چارەسەری بدا و سەرۆکی حکومەت لە وڵاتە ئەم خاوەن بڕیارە لە کاروباری جێبەجێکردن لە هەرێمی کوردستان پێویستە جێبەجێ بکە. بۆیە هیوادارم یعنی هیچ لایەکمان ئاگری ناکۆچی نێوان ئەم دوولایەنە و لایەنەکان خۆش نەکەین، ئەو لی چارەسەرکردنی بدەین و بە هەردوو لاشیان و بە هەموو لایەنە سیاسیەکانیش هەموو ناکۆکی و گرژیەک قەت ناتوانێت خزمەت بە خەڵکی کوردستان بکات. پەرلەمانی کوردستان جارێ هێشتا کە بڕیاری لێ نەدراوە و پێویستە لە ئێمە هەر کاتێک کە دادگای فیدراڵی بڕیاری لەسەر شێوەی یاسایەکەدا ئامادەین بۆ هەڵبژاردن.